اهدنا فيمن هديت، وعافنا فيمن عافيت، وتولنا فيمن توليت، وبارك لنا فيما أعطيت، وقنا واصرف عنا بعزتك شر ما قضيت، فإنك تقضي بالحق ولا يقضى عليك، وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت، تباركت ربنا وتعاليت، فلك الحمد على ما قضيت، ولك الشكر على ما أنعمت به وأوليت. اللهم ارزقنا إيمانا كاملا، ويقينا صادقا، ولسانا ذاكرا، وقلبا خاشعا، وعملا صالحا مقبولا، وتوبة نصوحا، ورزقا حلالا واسعا طيبا، وعلما نافعا. إلهنا 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 يا سميع الدعاء، يا من ترى مكاننا وتسمع كلامنا ولا تخيب رجاءنا، اللهم احسن عاقبتنا في الأمور كلها، وأجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك، ومن طاعتك ما تبلغنا به جنتك، ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا. متعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا أبدا ما أبقيتنا، واجعل الجنة هي دارنا وقرارنا. اللهم اكشف الغمة عن هذه الأمة، اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها، اللهم آمنا في أوطاننا، اللهم آمنا في أوطاننا، وأصلح أئمتنا وولاة أمورنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنا نرغب إليك في دولة كريمة تعز بها الإسلام وأهله، وتذل بها النفاق وأهله، وتجعلنا فيها من الدعاة إلى طاعتك والقادة إلى سبيلك، وترزقنا بها كرامة الدنيا والآخرة. اللهم اختم شهر رمضان بغفرانك والعتق من نيرانك. اللهم لا تحرمنا من أجر ثواب ليلة القدر، اللهم لا تحرمنا من أجر ثواب ليلة القدر برحمتك يا أرحم الراحمين. إلهنا يا رب العالمين، يا مولانا يا سيدنا ويا مجيب الدعوات، يا قاضي الحاجات، اللهم احفظ بلادنا وكردستاننا من كيد الكائدين، ومن غدر الغادرين، ومن مكر الماكرين، ومن حقد الحاقدين، ومن حسد الحاسدين، ومن سحر الساحرين برحمتك يا أرحم الراحمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى
آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها وقوت الأرواح وغذائها وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم صل على محمد. اللهم صل على محمد. وإيش الله خدش ترازي بتما مصطفى. آمين. بارك الله فيك. إيش الله دعاء شامل وجامع. الحمد لله يا ربي خد قبيل كتير. قبوله إن شاء الله. آمين اللهم آمين. مبارك يا ربي. قديمة دوس صالة هل بيروزة جانا وبخوم استايل مكردي قلت بقى وهابي يعني تقريبا دار ميزان كسن تيقنا دابي والله يا بخوم ولا قال خياتك كم برادر قلت مان وهابكين برام ديزاينر بتماش تشي دي كابون بازو او هادرتو بس جوانا نازانا يوادار ميزازي كستيقنا دام كان عندك سيبي جواني عندك فيش جوان برين ما شاء الله ما شاء الله ما شاء الله لا قوة إلا بالله. الحمد لله. وان شوید پیروز و مبارک دا وان ده شوید دمو هیکش و هیوا پیروز که خوده مزنیا خوب بحثا وان شوید پیروز و هیوا پیروز کری جا پا چوا وید ام برز را نگرین و چوا ام بحثا پیروزیت وان شوان اکین ده چند خمساری اکا مازن به در حق وی دین پیروز دا و در حق وی پیغمبر نازدار دا که اوانو امر مکری وان شوا ام پیروز را گرین اگر چه نبود وان شوید دو ماهی که اگر چه نبود وان شوید تاک و هیدی کوفش هیوا پیروز برف دو ماهی که وچت ام خوب دینه وی دینی ام خوب دینه طاعت و عبادتی بلکه ایشالله خود قبیل کد و خود وان مصیبت و وان نخوشیاش ناف مدارا کد که یعنی دو ماهی که نخوشیاش سر ملت مهاتی او بی اول دهو که دهیب شف و وی دمی بطیبتی جی چه بی ایشالله خود بو بدل وکت او مصیبت سری دهاتی او آگر بر رزق و مال وانا کتی انشالله چجارا مصیبت توصا و نخوشی توصا دوباره نبن ببتدمو هیک نخوشی سروی ملتی و سروی ولاتی یا ربی و برا توی چانی باش الحمد لله باش یا ربی خودی هر باشیم الحمد لله درجه شکر خودی جوان بتایبەتی بابەتی دوعا مثلا کە دەمانوێت گفتوگۆی لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین لە شەوانی قەدر و لە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر جەختی لەسەر کراوەوە هەر لە شریعەتی ئیسلامیش بابەتی دوعا مثلا دەگوترێ نیوەی عیبادەتە یان مۆخی عیبادەتە بەڵێ بە چەند ڕیوایەتێکی جیاواز و بە ناوێکی جیاواز هاتووە خوای گەورە دوعاکردن و مناجاتکردنی بەندەکەی لەگەڵ خۆی زۆر پێخۆشە هەمیشە لە پێشوازی ئەوەدایە کە بەندەکەی داوای لێ بکات دوعا بکات مناجات بکات گفتوگۆ لەگەڵ خوای خۆی بکات کە جوانترین گفتوگۆیە شیرینترین گفتوگۆیە لەگەڵ بەندە لەگەڵ خوای خۆی بکات لەوە ئەولاتر و لەوە سەروتر پێم وانیە هیچ دیکە هەبێت بەشێکی دیکە لەو بابەتانە مەسەلەی دوعا کە گرێدراوە بەو مەسەلەیەوە مەسەلەن زۆر جاری وای گوێم لێ بۆ جارێکیانەوە برادێک باسی کرد گوتی لە ڕەمەزاناندا گوتی ئەو ڕەمەزانی ئەمن نە بە ڕۆژی بیمە نە نوێژێک نە هیچ ئایا یعنی ئەگەر ئەم بێت و دوعا بکەم قابل خوا دوعای من قبول بکە خەڵکانێکی دیکە هەیە چەند مستحقترن و بەو شێوەیە تەمەشا خۆی دەکا یعنی معەزەبە لە ناقی خۆی ئەو بابەتە پێم خۆشە وەڵڵاهی ئەگەر گفتوگۆی لەسەر بکەین لەگەڵ میوانی ئەزیزمان و پێکەوە لەگەڵ مامۆستا و جەماعەت و هەموو ئەو بابەتانە ینی جگەلەوەی وەکو هاندانێک ئەو کەسە هەندێکشت جاری وایە دەڵێ نا ئەوە لەبەر خاتری منوە دەڵێ هەتا هانم بدا ئەم بەردەوام بم نا فعلەن دەقێک لە شریعەتی ئیسلامدا جەخت لەسەروانە کراونەتەوە ئایا مەرجە کەسێک تەواوی ژیانی خۆی لە عیبادەتدا بێ ئینجا دوعاکانی قبول بێت یان هەر بەندەیەک هەر کاتێک داوە لە خوای خۆی بکات مناجات لەگەڵ خوای خۆی بکات دوعا بکات گفتوگۆ لەگەڵ خوای خۆی بکات خوای گەورە داواکانی جێبەجێ ناکات ئەمە چەند بابەتێکی دیکە وەڕۆحیەت و جوانی لەزەتی دوعاکردن و ئەو کە دەگوترێت کلچی عیبادەتە یان نیوەی عیبادەتە یان مۆخی عیبادەتە هەموو ئەوانە بابەتی دیکەش قسەی لەسەر دەکەین ئیجای شڵاف شەوە یعنی یاش هەمیە خۆشتر خودی ئیشڵە خێرە مامۆستاژی بنوێسێت بدوعایەت
فرصة طيبة وبيدنج طيبة دست بكرن بيج هم خود حسكت ام بخيراتنا دكتور احمد سيدوك كين ما مستي زونكوي و طيبة تجيكو افشل عليكم السلام ورحمة الله. دكتور احمد قال دكتور ويسر سريما ويسر شوفت من بخيراتي دكتور. وبخير بدكتور جان اي بارك الله فيك سپاس مامۆستا گیان کاکەم درێن باشی چاوەکەم دکتۆر جان. مستي زونينجي وشوازي شريعتي ام قال خوشحالي نفشه بهن قال مدانا و سپاس ئێمەش وی خۆشحاڵین شبا کە لەگەڵ پیروز و وقتی خود دامه و برنامه و خدمت وی دینی و وی دعوه هەمومان پێکەوە دەتوانین خزمەت بکەین الله بە دین و بە ژین الله هەمومان ئەگەر پێکەوە بووین دەتوانین جوانترین پێشکەشکەین دەتوانین ئەگەر شتێکیش لای من باش نەبوو تۆ من باشکەی دەتوانین هەمومان ببینە المؤمن مرآة المؤمن ببینە ئاوێنەی یەکتر دەتوانین لە ئاوێنە یەک لە سفەتە باشەکانی ئاوێنە ئەوەیە کە ڕازگۆترین و ڕاشکاوترین شتە لەگەڵ ئینسان بۆیەش پێغەمبەر دووری خوا لەسەر بێ کە باز دەکا ئێمە بە مرئات دەشبهێنێ لەگەڵ یەکتر بۆی هەم ڕاشکاو بین لەگەڵ یەکتر هەم ڕازگۆ بین لەگەڵ یەکتر ئەگەر وامان کرد بە دڵنیایی ژیان پێکەوە جوان دەبێت ناکرێ من بەتەنیا تۆش بەتەنیا بەڵام ئەگەر هەمومان پێکەوە بین خوای گەورە لە قورئانی پیرۆز هەمیشە بە کۆ بەکاردێنەوە تەعاونوا عەلى البر والتەقوا هەموو پێکەوە ئیتر ئێمە سپاسی ئێوە دەکەین بەڕاستی بە دڵنیایی ئەرکێکی زۆر دەکێشن بەرپرسیارەتێکی زۆرتان هەڵگرتووە و بە دڵنیایی شەوانی ڕەمەزانتان جوانتر کردیە بەرنامەکەتان ستایلێکی زۆر تایبەتە کە مرۆڤ کەسەی دەکات هەز بە ئارامی دەکات سپاس بە ئێوە ان شاء الله خدي قبيل كالدكتور جامو برای من وما بشكل صائف بابا تفكر اكيد بيجي يصاب بس بشكل ما درجه فكر بەڵێ بس ما شاء الله درجه دعاء قال لك موزنك وتشاو خداي بالتأكيد. موزنت موزنه ياخذ بجد اذا سالك عبادي عني فاني قريب اجيب دعوه الداعي اذا دعاني بەڵێ اذا دعاني يعني هر كسكي بخو دعاء كر وهر وقتك بخو دعاء كر وهر جهك بخو دعاء كر بەڵێ تشجه نقوتينا بە دڵنیایی جا پام دي تفاصيل بحس كين كيش وقت باشتره وكيش جه باشتره بەتاکید كنجي مروف يتشابت باشتره بس باوجا اس نوف ملتي ما دا بحسكم دكتور يعني ان شاء الله ببنا نخوشي الدمو هيك ئینشاء الله افرابين مالت خلقي هجار كتنا بر اگر بربينا رزق خلقي ودكانات خلقي صوت الهولي ريجي مديت يعني مصيبتها بينا رزق وروز ودكانات خلقي اگر بربينا بە دڵنیایی اوجي دمك كده همي قوا دعاء في ملتي يا ربي تو ما بارزي بە دڵنیایی يا ربي مصيبت بسري مدانين يا ربي مديري نخوشياكي يعني يا سر ازمان بيرمير و بيرجنو بچيكو موازنه بە دڵنیایی بس با هر مصيبت جيتين وخد تعالى جاغوتي هكا هين دعاش ممكن ازي نزيكم و ازي دعوت وقبيلكم جوان. وشوا مثلا كي خلق في بجد بابو چه هم دعات كين و ابا بسري مته جوانە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێشەچێکی کە قسەمان کرد هەر تێکەڵاوی لەگەڵ ئێوە بوو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دووبارە پیرۆزبای ڕەمەزان لە هەموو مسلمانان سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی کوردستان 24 و بەرنامەی پاشیو ئێستا دەشەوی ئاخیری ڕەمەزانە شەوانی قەدرە بۆیەش بابەتەکان دەتوانین ئێستا زیاتر شۆڤەی بۆ بکەین ئێمە شتێکی کاکشفان کە ئێمەش و بینەرانی بەڕێزیش لێی تێبگەین خی گەورە دەفەرموێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن أو بابتك لشويني تشكا إنا أنزلناه في ليلة القدر هردو بابتك بيوست بتي بيوست با هات نخواروي قرآن تراماني إما لو يتأستا يعني ترامان زور زوري هي بو بيها مكاني خواي قولا من هستا كان براستي وحزدا كم أمشو بشوازي تشتر بابتكان بقينم شون بيام لآسمان ودي لريد جبريل عليه السلام بو بيغمبر دودو خالد السلام لرمضان دي تخواروا باشا شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان أولا هم حكمته فلسفي قرآن لرمضان كاتين إخواني يكشيك هي خوال الريد جبريل بو محمد عليه الصلاة والسلام بلام لشويتر لقل ملائكة كانوا فريشتا كان قصدا كادا فرميه إني جاعل في الأرض خليفة كواتتسي دروز بو لزوي دا خواهي قورا مروفكاني دروس كرت لأنه مروفكانيش دا مروفيكي ديار كرت بياما كالري أو بيت كواتا نارديني بيام لأسمان لرمضانو لشواني قدر دا ما شاء الله لأسمانو بو زوية بيام قيش تزوي استا تمام إيماش خليفي خواين زينشيني خواين كواتا استا برپرسیارەتێکی زۆر لەسەر کۆمەڵگای مرۆڤایەتی هەیە
ئایا ڕادەی تێگەیشتن لەو پەیامە ئاسمانیە و چۆنیەتی تەرجمەکردن و وەرجێڕان و تەوزیفکردنی ئەو پەیامەی کە لە ئاسمان هات بۆ ئەوەی بێتە ناو زەوی، بۆی بێتە سەر زەوی، بۆی بێتە ناو تاکەکان، بۆی بێتە ناو ماڵەکان، بۆی بێتە ناو کۆمەلگا، بۆی بێتە ناو بازاڕەکان، بۆی بێتە ناو هەموو کایەکانی ژیانی مرۆڤایەتی. باشە چکە خوا دەفەرمێ هودەن للناس، کە دەفەرمێ هودەن للناس، هودا ئەگەر ئێمە بەس لەوە تێبگەین ئێمە ئەچین نوێژەکەین ئەو هیدایەتە، هیدایەتی ژیانی تێدایە، چۆن دەڕۆم، چۆن سارە دەخڕم، چۆن ڕادەوەستم، چۆن پیسی فڕێنادەم، هەموو هیدایەتە بۆ دەکا. ئێمە هیدایەتێکمان هەیە بەلایانی دینەکەی، هیدایەتێکمان هەیە ژیان جوانکردنە. جا ئێمە توانیمانە تەوزیفی پەیامی ئاسمان لە زەوی لە ناو ژیانماندا جێبەجێکەین، ئەو جا دێن لەسەر بابەتەکە ئێمە لەبیرمان نەچێ یەکێک لە ڕوکنە ئەساسیەکانی باوەڕی ئینسانی موسڵمان باوەڕەکانی ئیمانە کە یەکێکیان باوەڕبوونە بە کتێبەکان کە قورئان یەکێکە لە کتێبەکان کە لە ئاسمان هاتووە. باشە لەوێدا دێنە سەر ئەو پرسیارەی جەنابەت. ئێمە شتێک دەزانین کە دوعا سێ مەرحەلەی هەیە. هیچ دوعایەک نییە خوا قبوڵی نەکا، چونکە خوا حەکیمە، خوا کارزانە، خوا دانایە، کە شتێک دەفەرموێ ئوجیب دعوة الداعی إذا دعانی، تەواو خوای گەورە یەکسەر قبوڵ یەکە. بەڵام بەپێی ئەو کەسەی کە دوعا دەکا، دوعایەکە چۆن دەکا، لەوەیە ئەو فەقیرەی کە دوعای کردووە خوای بمان پارێزە لە بەڵاو موسیبەت، بەڵایەکە لەوە بوو بێ دوکان سوتابێ بەخۆی تێدا سوتابێ، بەڵام ئەوی پاراست ئێستا لە ماڵەوە بوو سەیرکە پاراستی کەواتە دوعایەکە قبوڵ بوو. ئەوەی کە لە ناو لافاوەکەدا بوو ئەگەر ئەو شەوە منداڵەکانی پێ دەرباز نەبووایەتی، ئەگەر سەرەکان زیندوو بن ماڵ ئەبێتە قوربانی ئەو کەسە. ئەگەر ئێستا پرسیارێک لە هەموو ئەو کەسانە بکەین کە تووشی بەڵاو موسیبەتە بن لە ڕووی مادی، لێ پرسیارکەی ئایا هەموو ئەو زەرەر مادی کە کردت لەگەڵ ئەوەی منداڵێکت بە ئاو چوبایە کامە ئەکەیتە قوربانی تەفزیلەکەی؟ ئێمەی مرۆڤ بە هەموو ئەو تێگەیشتنە قاسرانەی کە هەمانە دەین تەفزیلی ڕۆح دەکەین لەسەر مادیات. ئێ باشە تۆش دوعات کردووە، خوای گەورە لە ئێمە زاناترا، علیمە، بەسیرە، قەدیرە، هەموو شتەکان هەموو ناو سفەتەکانی خوای گەورە. دکتۆر ڕەنگەن کێک بێژت هەموو بلا ماڵێ مژ یە پاراستی بێت بلا نەفسا مژ یا پاراستی بێت، من دوعا کردی بلا وەکی وێ بێت. جوانە وانە نازانین ئێستا خواچی بۆ هەڵگرتووە لەوەیە دوای ئەو ئیبتیلایە ئەگەر شکرانەی کرد، چونکە خوا دەفەرمێتی ئێمە شتێکمان ئاماژەم پێ کرد لە ڕوکنەکانی ئیمان، ئێمە 6 ڕوکنمان هەیە، 2 ڕوکنیان بە مفرەت هاتینە، ئیمان بەخوا و ئیمان بە ڕۆژی دوایی تاکە، ئیمان بە کتێبەکان، ئیمان بە فریشتەکان، ئیمان بە پێغەمبەران جەمعە. بەڵام یەک لە ڕوکنەکان کە ئیمان بالقەدەری خەیریه و شەڕیه دووە. ناکرێ من ئیماندار بم بڵێم خوا ئەناسم تەنها لە سوودەکان خۆشەکان، بەس کاتە خۆشەکان بمێ من خوا ئەناسم لە کاتە خۆشەکان. باش ئەگەر من ئیبتیلا نەکرێم، من خوا تاقیم نەکاتەوە لە زەوی لەسەر لە ژەیان، ئەدی چون داوای ئەو بەهەشتە بکەم کە پلەکانی ئەوەندە بەرزە. ئێمە ئیبتیلاکردن بەپێی دەرەجەی ئیمانمانە. باشە ئەشەد الناس ابتلاء الأنبياء ثم الأمثل ثم الأمثل، بەتەسەلسول دێتە خوارێ. پێغەمبەرانیش زەرەری مادیان کردیە، زەرەری لە دەستدانی منداڵەکانیان، کەسەکانیان، نزیکەکانیان کردیە. هەموو ئەو بابەتانە ئێمە فێر دەکەن کە لە ژیانی ڕۆژانی خۆماندا ئەگەر ئیبتیلایەکمان توش بوو مادی بێ یان معنەوی یان ڕوحی بێ کە شکرانەمان کرد لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم. ئەو لە ئەزیدەنەکم خواوە دەفەرمێ دڵنیا بەلەوەی خوا لە ئێمە زیاتر ئەو کەسانی خۆش دەوێت کە بەندێ ئەون. ئێمە ئێستا لەگەڵ یانین، بەدڵ لەگەڵ یانین، دوعایان بۆ دەکەین، دڵمان دێشی کە دەبینین زەرەر دەکا، بەڵام ئەدی ئێمە وەکو ئەوان مەخلوقین، سزای ئەو کەسەی کە بەخۆی کەسەکەی دروست کردیا، خالقیەتی لە خەمیدایە، ڕزقەکەی ئەداتێ، هەموو شتەکە ذو القوة المتين، ڕەزاق ذو القوة المتين، هەموو شتەکانی دەداتێ. بۆیە کاکشفان یعنی بابەتێکی گرینگە ئەو بابەتە، ئێمە دوعا هەیە قبول دەبێ یەکسەر، هەیە بۆ قیامەت دەرزمان پێ بەرز دەبێت. تا بەشێکی دوعای بەحث کرد، بەشێکی ئەو بیاوێت و تەگوت هەمی تێنە قبیل کردن، هەموو دەبێتە قبول. یەکیان دەرەجاتمان لە قیامەت پێ بەرز دەبێتەوە، یەکیان دەبێتە کەفارەتی گوناحەکانمان، یەکیش جێبەجێ دەبێتن بەو شتانەیەکەوە لە ژیان دێتە پێشت. جا لەوەیە ئێستا ئەو کەسەی کەوا لە دنیا ئیبتیلای هەیە، فەقیرە، نیەتی نەخۆشە، خوای گەورە دەیبات لۆی لە قیامەتە دەرەجاتی پێ بەرز دەکات لە بەهەشت. دڵنیاش بە کاکشفان هەمومان ئەگە ئێستا ئەوانەی لە ناو ستۆدیۆ دانیان ئەوانەی گوێگر و بینەری ئێمن ئێستا بە دڵنیایی لیان اختیاریان بدەیتێ کامیان دەوێت هاوەک پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوای گەورە اختیار دایە بمری یان بژی
قلتي بلي الرفيق الاعلى الله. هەڵبژاردن بۆ لای خوایە چونکە ئەو ژیانە ها ئاخرەت لە هی الحیوان ژیانی تەواو لەوەیە ئەوەی ئێستا کاتیە ئەمە ئێستا نیوەی کاتەکانی ژیانمان لە ڕۆژانە دەکە 24 کات ژمێرە زۆری بەخەو بەسەر دەبین زۆری بە مشغولیت بەڵام لەوێدا ئێمە لە ئیسلاحەت داین ئێمە پاداشتەکان وەردەگرین بۆ ئەوە بالضبط دکتور ئەوە باس کراوە ئەگەر یەکێک لێرە دوعای کردبی بوو دنیای بەڵام جێبەجێ نەکرا لە ئاخرەت بە دنیایی چۆن دیارێکی وەردەگرێت خەڵاتەکەی خی وەردەگرێت گەورە يعني خوا ئەو هەدە فەرمیێتن يعني خوا کە دەفەرمی قبولی دەکەم ئیتر ئەو پلە بەندیمان بۆ کراوە بۆیش ئەمە يعني باوەڕمان بەوەی دێتن کە دەچین دڵنیاینە لەوەی خوای ئەمە دوعامان کرد لەسەر ئێمە دوعا ئیذا دعانی ئیذای شەرتیە بەس ئێمە دوعا بکەین دڵنیا بە خوای گەورە ئەو دەستانە ناجێرتەوە بەتاڵی چونکە ئەگەر ئێمە ئەو دەست بەرزکردنەوە تەنها بە هەیئەتێک تێبگەین بەڵام لای خوای گەورە مانای ئەوەیە کە تۆ ئاعتراف دەکەی کە خوا تۆ خالقی منی تۆ شایانی دوعاکردن و داواکردنی من بەندەی تۆم من پێویستم بە تۆیە تەنها ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە مەلایکەتەکان ڕخنەیان گرت يعني برسیاریان کرد لە خوای گەورە أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك خوا جوابی دانەوە ئەمن باشتر دەزانم لەوە کەواتە بابەتەکە لەوەدایە ئێمە یعنی دوعاکردنمان پابندبوونی خۆمان دووبارە دەکەینەوە لۆیش خوای گەورە قبوڵ دەکات پەیوەندیەکە گەلێکە مۆزنە یانێ عەبد پڕێکە دوعاکردنی پەیوەندیە بخودێت کە هەر تشتێکی بێت مۆنە بەدڵنیای کە مەسەن هەر تشتێکی تو مەسەن موبایل بێشتە وەختێت کارتینی بێت تووسا بەدا درست بگەهەیە و هەندە بێتە شەحنکردن و ئەوانەدا تو درست قازانجێ لێ وەربگری باشە ئەم چاوێ پەیوەندیە پێیز بکەین گەل خودێ دوعایت ما ئەم بزانین و ئەم درستین و جهێمەیە درستە و ئەم پاقژین و بێ شێوە یعنی باشترین شێوە بۆ دوعاکردنی ئەگەر بێش ئێمە شتێک هەیە دەبێت بزانین دوعا لە چێ دەکەین دەستت خۆش بێ وڵا فکرم لەوەی دەکردەوە ئای ئەگە من تێن و بووچیم لە پێش دعا کردی گرینگە هەزا یەکێک لەوانشی کە خۆی گەورە لە گوناحەکانی خۆش دەبی شڵەکە کەنزێنیتی چووکە ئەوەندە خزمەتی کردو ماشەڵا بە دەنگەکەی ئەوەی کە ئەوداتە خەڵک خۆی گەورە لە گوناحەکانی خۆش دەبی انشاءالله بابەتی ئەوەی ئێمە چەند شتێکمان هەیە من دوعا دەکەم دەبێ من خۆم ئامادەکەم باشە بەرامبەر چی دوعا دەکەم بەرامبەر خوا کەواتە دوو ڕەگەس هەیە پێویستە هەبی من دەبێ یەکەم جار خۆم بناسم ئایا من ئامادەباشی دوعاکردنم تێدایە ئایا من دوعاکان کە دەکەم پێش دوعاکان بکەم من پێشتر ئاعترافاتم کردیە کە ئەو خوای گەورە بە خالق خۆم دەزانم بە معبودی خۆمی دەزانم چونکە دووشتمان هێمە کەسێکی خوا بە خالق دەزانی بەڵام بە معبودی نازانی کێشەیە کاتی خۆی وابوو کاتی خۆی قوڕیشەکان خۆیان بە خالق دەزانی ئەگەر لێت پرسیارکردن من خلق السماوات والأرض دەیانگو خوا بەڵام کە دەهاتە سەر تاکەشت هەیە کە هەموو یەک دەنگن مەسەلەی ئیلحاد بابەتێکی دیکەیە بەڵام یەک دەنجێکی زۆر هەیە لەسەرەوەی کە تەنیا وەکو زۆر جار وەکو نوکتە باز دەکرێت تەنیا گۆی زەوی هەر هەمووی لە یەکشت خلافیە نیە کە هەمویان یەکخوانەیە بەڵام شێوازی پەرستنەکە شێوازی بڕوابوونەکە بە بەرنامەکە جیاوازە ئێستا من دانیشتم لێرە ئەگەر ئەو کورسێ نەبوایە ئەو ستودیە بەو شێوازی نەبایە بەرنامەکە وا دەرنائەچوو ئەو ستایلی کە داتانەیە بۆیە بۆ دوعاکردن هەم کات جیاواز دەبیتەوە بە شێوازی دوعایەکە هەم خودی کەسەکە ئامادە باشیەکەی خواردنی حەڵاڵ ڕزقی حەڵاڵ هەموو ئەو شتانەی ئایا تێدایان تێدا نییە دوازار خوا دەفەرمێتی من قام رمضان إيمانا واحتسابا من صام رمضان إيمانا واحتسابا لبرتي إيمان هاتناوي كواتا ديسان هاتي نسال بابتي الركن كان إيمان كدبي من باورم بمعبوديتي خواي جورو تاكو تنهاي خواها به اعترافي بوب كم إنزا بويش دا بشكارية لدعاء دا كاتي بارن دبالي دعاء تايبتها كاتي شوروش دجيري دعاء تايبتها بيانيان دعاء تايبتها لقنوتا دعاء تايبتها لكاتي فتارش كان دعاء تايبتها لهمو كان ژیانی ئینسانی مسلمان و ئینسانەکاندا مرۆڤەکان تەنانەت کەسێک کە دوعا دەکات لە خوای گەورە نوێژێکی نەکرد بەڵام دوعایەکە ئاعترافکردنە بە خالقیەتی خوای گەورە لەوەیە لەو دقەیە داخلی ئیمان بێت و داخلی و بابەتە بێت چووکە ئاعتراف دەکات بۆیە لە ڕەمەزانیشدا دەشەوی ئەخیر دوعای تایبەت بەخۆی هەیە ڕەمەزان دوعای تایبەت بخۆیە إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم اعتق رقابنا من النار يعني أو دشوي أخير بتايبتي أم زور الدعاء نزوزو جرينجن سونكا تو أو تسندا إيشكي هموي بود درباز بود معنا لا أجري زهنا دكتور بابتك هميشه سرنزي منو رنگ زور كسي دي كجراب شي رنگ لكاتي برسيار كرنا كمك دريجي كما بتصرستيك زياتر بخانه اويش اويا
هەمیشە دەگوترێت کە بەپێی نەسە شەرعیەکان بەڵێ کەسێک کە بەپێی حەدیث ینی کە کەسێک دوعا دەکات بۆی مەرجی دوعا قبولبوونی 1 2 3 فلان و فلان و ڕزقی حەڵاڵ و ئیماندار و ئەوا بێت و ئەوها بێت هەموو ئەو بابەتانە. کەسانی دیکە بەر لە بەرنام بەڕێستان بفەرمون لەگەڵ ژوان گفتوگوی ئەوەم کرد کەسانێکی ئیلتیزامێکی وایە نیە نوێژێکی باش ناکەن ڕۆژوو ناگرن یاخود ئەو ئیلتیزاماتی کە هەیە لە نوسوسە شەرعیەکان داوا دەکەن نییانە بەڵام دەیانەوێت لەگەڵ خۆیان نزیک بنەوە حاڵەتێک ینی پێیان ئایا دوعای ئەوان قبول نابێت لە کاتێکدا خی گەورە لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ ئەی عەبدەکەم بەرەو من وەرە تو ئەی ئیماندار دەڵێ عەبدەکەم ینی عەبدەکەم هەمووی دەگرێتەوە عەبد هەیە فلان غەیرە دینە عەبد هەیە بۆچوونیچە عەبد هەیە موسڵمانیشە بە نفوس بە بیر و بۆچوونی ئەوەی کە باسی کرد مەسەڵەن خوا بە خالق دەزانێت بەڵام معبود نایزانێت ینی پەرستش ناکات هەموو ئەوانەی هەیە بەڵام کەسێکی ملتەزم نییە کەواتە ئەویش دەگرێتەوە ئەی عەبد نصيحتكش وإذا سألك عبادي عني تەواوە جامە بەستە پرسیارەکە ئەوەیە کەسانێک بۆ نمونە هەر لەو ڕەمەزان من گوێم لێ بووە لە مەجلیسان هاوڕێیەکم باسی کرد گوتی کاکەم ئێستا بێم چ دوعا بکەم ئەمە نە نوێژەکەم کردیە نە ڕۆژیەکەم گرتیە نە ئیلتیزامێکی وام هەبووە هیچم نەبووە ئێستا وەڵی حەزشم لێیە حەزم لێیە ینی لەو توقوسە لەو ئیمانەکەم هەیە یان شتێک لەو بابەتانە پێم خۆشە جا ینی زۆر جاری وایە هەندێک کەسێ ئاستی تەرکیزی و زیرەکیان زۆرێکە ینی دڵیان ئاو ناخواتەوە بۆی بڵێ وڵای لەبەر خاتری من قسام مەکە لەبەر مەڵێ قەناعەت بەم بینی بڵێ فعلا نصی شەرعی هەیە یان داواکردن هەیە لەلایەن خی گەورە بۆ بەندەکانیان پێغەمبەر صلی الله علیه وسلم باز بکات کە بڵێ ئەم جۆرە کەسانش زۆر سەربڵندانە دەتوانن داوا لە خوا بکەن و وەخواش دوعاکانیان گیرا دەکات جوانە کاکەندر ئەمە بینە سەر بابەتێک قسەیەکت کرد جەنابەت گوتت کەسێک ئیمانێکی هەیە بەڵام ئیلتیزامی نییە توشتی زۆر جیاواز ئەو چەمکانە گرینگە ئێمە یەک لە کێشەکانی ئێمە چەمکەکان تێکەڵاو دەکەین باشە پێغەمبەر دوودی خوا لەسەر لەگەڵ سەحابەکان دانیشتووە جبریل دێتە لای هەندێک پرسیار لێ دەکا ئەو پرسیارانی کە لە پێغەمبەری دەکا خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام خی گەورە فێری دەکا و فێری کردو ئەو بابەتانە بەڵام کە جوابی دەداتەوە لەو کاتەدا یان قسەی لەگەڵاکە گفتوگۆ بۆ ئێمەیە هەتا ئێمە سوودی لێ وەرگرین يا محمد عليه الصلاة والسلام أخبرني عن الإيمان أخبرني عن الإسلام أخبرني عن الإحسان ما الإحسان ما الإيمان ما الإسلام بهالشيء هذا شيء بسيار كردن به أو بلا بنديا يكشيان شمولي أو برادرانا دكا كزنامت باسد كرد بون منا هيت كسيك نية لفطرتي خوي دا إيماني بخوانا به زا تنبليا يان جوان بشان نداني إيمي مسلمانا لوظيفة جيان دا أو دور كوتوتوا لو إيمي نمان تواني به توظيفێکی جوام بکەین لە بابەتەکاندا تا ئەویش وەکو ئێمە بێ لەوانەیە تواناشی زیاتر بێ هیچ ڕێگا ینی ڕێگاگرتنیەک نییە لەو بابەتە چونکە ئەو کەسە کە دەستی بەرز کرد ڕێک هەموو ئەو بابەتانی تری پێشخۆ ڕژەکاتەوە ئەی باش ئەگەر وامان نەکرد ئەگوتمان نا دوعا مەکە باش ئێمە خەڵکمان هەیە نمونەی زۆر کەسێکە بۆ زۆر خراپ بووە نەک بە دوعاکردن چووە گیان لەبەرێکی ڕزگار کردووە یان گیان لەبەرەکە هەستیان پێ کردووە ئەسڵەن یعنی زانای زۆر بەدەست کە باسی ئەوە دەکا کەسی زۆر خراپە بەڵام چووە خواردنێکی بۆ سەگێک کڕیوە سەگەکە بە زمانی حاڵی خۆی دەنجی بەرز کردوێتەوە و لەو دەقەدا هیدایەت هاتوو ناو دڵیەوە ئێمە ئەو بابەتانە بابەتی دوعا هیچ کاتێک خوای گەورە قەپاتی ناکات چونکە خوا صاحبی ئێمەیە هیچ کاتێک خاوەن دەرگا لە ئەوانی خاوەنداریەتیان دەکات دەرگا قەپات ناکە ئێستا بۆ نمونە تەشبیه نەبی یعنی ئەوانە الأمثال تضرب ولا تقاس باوکێک لە ماڵەوە کوڕەکەی خراپیش بێ کە هاتە دەرگا لە دەرگایدا دڵی نەرمە بێ بۆ ئێکاتەوە بۆیە ئەو بابەتە ئێمە هەرچی بکەین هەر بەندەی خواین هەرچی بکەین ئێمە مەخلوقی خواین بۆ یشکاک هەندرێن لە هەرچێ پرسیارکەی لە بینەران لە هەرچێ لە کۆمەلگادا هەر کەسێک تاوانێک دەکات یەکەم شوێن کە بیری لێ بکاتەوە دەچێت یان مامۆستای ئاینی مزگەوت یان دەچێتە لای مزگەوت نوێژێک دەکات و دوعایەک دەکات بە زمان حاڵی خۆی دەست بەرز دەکاتەوە کەواتە هەموو بەندە شەرعەکەمەوەی کە دەڵێن ڕزقی حەڵاڵ بێ بۆ باشتر جیرابوونە ئەفزەلیەتی دوعایەکەیە ئەگەر نا بۆ خودی دوعایەکە هەر کاتێک تۆ ئەسڵەن لەوەیە لە دقەیەکدا پێویستە بە دوعا بێ مەجای دەستبەرزکردنەوە نەبێ چونکە سوکانی سیارەت گرتووە و ئەگە بەری دەی لەوانەی وەرگەڕی ڕێک بەدڵ دوعایەکەی باشە الدعاء هو العبادة أصلا وشي دعاءك عبادته وبرسنيك أبو خواب زي دكني والله مزور زار أجر إما بابته كان تسكين وبلنا لو أنا زور كذا ما دام أمن أصلا دعاء مو ندري رك دكشته إنه والله أو كساني كديانو دعاء كان ما لو دقيقة دعاء كان بدل نعيشه وخد جاب يعني ذاته بدل نعيشه يعني أبو همية
ازو براخو قال نزيكيتكين بله از فقیر کتی فلسه صوتی و کند بجین بادینه داد بری کامدانی نه بری که درهای و برای جوانه. حال متزاند جوانه باشتر از بچم داخاز جب کم دی براوره هاری کاریام کم او حال متزاند اب خود ویت هندی مربط بیت هاری کاریام بکرد چه فلسفه دعای دا خود تعالی بمازنه خو هند حشد کت عبدوی دعا جب کت وقتا کی دا خود زاند اوی پیتوی چه هيا بس چه فلسفه يعني خودت زانت از پیتوی بچما و چما و چما کی را متشد بلا چکت بی از دعا لب کم بوچی از خو محتاجی خودی بکن بجمی یا ربی پا از فلان يعني من تشنینه از کتیمه و از چه فلسفه ده بوچی خودی حست کت يعني جمع اوصو هندا پیروز دعا اما شن بشتي كر كاكشفان وتم ايمي كدروس كرت ملائكه كان قسيان كرت اي باشا وتمان حركاتك بنديك شتك دكا خوا بيان فرميها عبدك من ودعاء دكا عبدك من ونويج دكا عبدك من ود باريتوا همو او فلسفاني دروس كردني ايما سكا اوان هموش تشان هبو اصلا ويفعلون ما يؤمرون جناح يانيه هموش تكذب زدكان بلام ايما كجناح دكين بو اوي اصلا يعني جناح كردمان دعاء كدعاء دكين ديسان خير ابو ايما بابته كيف فلسفي بونك اويا ايما او تجديد نويكرنو يعني عهد نويكرنوي لبين مخوما الاخوادها هميشه دانابرين الاخوه هميشه بيدن ام بي اسلام بتوان اشتكي تركاك شفانو بي اما بحالتين جاي كبرايتك من دوله من ترلمن خوا زياتر لمن دزاني لو اجا من دوله من بم طغيان بكم بو باريا بو دوله من ديم بتم بيرزي بكم بأمري خواب كم زور ماندي كفقير بو باشتر نزيق ولا خوا كدولة من بو لي دابرا لشتكان بوي خوا كبنديش خوش دبي اوي بيدا بخشي كبيويستو بجنزاوة بو او سويت مان وشي حكيم يعني اشتيق لشوين جنزاو دادنيتن هيش تيقني لشوين جنزاو دادنا بخواي قولي بوي ككسيك فقيرة اصلا فقيرة كي هم لدنياش دا باريز راوتي دكا اسلواني فقيرك جيني مان بيت بلي ما مستوى قصيدك يا دكتور قصيدك باورم بيفك اگر بي بمنطقي دانيش اشتكاني جاني خد بنوستوا لو فلسفه يدقا كخوا اي بفقير داناوي ام فقيره ليش تبدو من دا لا تيدو من دا لا ارامي درون شي نيه باري كز ناس تدزينا لنا هيتنيا كومالك تلك اصلا زكاتي لسنه نايدا صدقه لسنه كنيتي نايدا همو او التزامات مادياني كلا سريتي لسيلادك يبون من حد زي لسنه استطاعي مادينيه سيركا يعني او هرب بشويتي سريعي باسي كاين كومالك التزامات كلا سكسيكي دولا مدرسه الاونيه كومالك بالبسيارتي مادي كلا مستقبل يبلي برسياره كان كلا كسي مسلمان دكريت لروج قيامه لا تزول قدم عبد حتى يسال عن 40 مال دو برسياره دكري لا شي بيداي كرت ولا شي سلفي كرت كواتا فقيرك او دو برسياره سنيه بروي اصلا باركين يتابس برسياره بكري بوي بابتي اوي كخواي جوره ايام بودو عيل بكم بابتك اويا خوا حزدك بندكي خوي داواي لبكا چونکە گەورەی خوا پیشان دەدەی وەخوای گەورەش ئەو کاتە دەداتی زیاتر پێشتێشە دایتێت و ئەسڵەن زانایە قسەیەکی زۆر جوان دەکات لەسەر بابەتی ڕزق ئایا ڕزق پارەیە جوزئەکی زۆر بچووک لە ڕزق پارەیە تەندروستی خێزان منداڵ پلەپایە کەسایەتی ڕێز متمانەی ناو خەڵک هەموو ئەوانە ڕزقن ڕزق وشەیەکی زۆر فراوانترە لەوەی کە ئێمە بچووکی دەکەینەوە لە پارەیەک لە هەندێک شتی تایبەت باشە چونکە ئەسڵەن يعني اصلا بابەتە كان ئەگەر ئەوەندە کورتکەین ئەمە غەدر لە خۆمان دەکەین لەوەدا زیاتر ئەوەیە کە ئێمە بە فراوانتر بیر دەکەینەوە باوەڕ بکە يعني هەر کاتێک دوعا دەکەی هەمومان ئارامێکمان بەسەدا دێ بۆ نمونە لە بدایەتی يعني بەرنامەکەی ئەوە دوعاتان دەست پێ کرد مامۆستا دوعای خوێن دڵنیامە بینەرانیش و ئێمەش کە لێرانیش بووین ئارامێک کەسێ دەکەیت چونکە بەڵێنت نوێ کردەوە لەگەڵ خوا کە من بەندەی تۆم تۆش ئەڵڵای منی دکتۆر بابەتێکی دیکە هەیە مەسەلەی تۆبە کە ئەوش گرێدراوە بە دوعاوە هەر کەسێک کە دەیەوێت تۆبە بکات بێگومان لە ڕێگەی دوعاوە داوا لە خوددا دەکات مناجات دەکات خوددا من لەو گوناحە لێم خۆش بۆ تۆبەم کردو هەموو ئەوە دەگەڕێتەوە بۆیە باسی ئەوە دەکەم حەدیثێکی قودسی خودای گەورە لەوەدا دەفەرمێت ئەگەر بێت و ئەم جیلە یاخود جیلێک تاوان نەکەن لایان دەبەم جیلێکی دیکە دێنم تاکو تاوام بکەن بکەن دەمێت کەمێک قسە لەسەر ئەمە بکەین بۆچی خوای گەورە لە کاتێکدا هەمیشە داواکان ئەوەیە کە کەس گوناح نەکات بەڵام بۆچی خوای گەورەدا لێرەدا دەفەرمێت ئەگەر ئەم جیلە تاوان نەکەن لایان دەبەم جیلێک دێنم کە تاوام بکەن تاوەکو دوعا بکەن بگەڕێنەوە لای من
خوا بۆچی ئەوە دەفەرمێت کاکەندرێن بابەتی ئەو طبعا صحابەکان هاتن لای پێغەمبەر دوودی خوا لەسەر بلیان پرسیار کرد هەلەکنا یا رسول الله یان هەلەکت یا رسول الله دوعاچی یعنی گوناحێکی کردووە وەی زانیتە دنیا خراپ بوو تو گوناحم کردووە هاتووم تۆبە بکەم نابێ من گوناح بکەم ئەو کاتە عەلەیهی سڵات وسەلام جوابی داوە وتی ئەگەر ئێوە گوناح نەکەن خوا خەڵکێکی تر دێنێ گوناحش دەکەن و تۆبەش دەکەن باشە بابەتی گوناح و یان دنیا ئەسڵەن دنیا بۆ ئیمتیحانە سیرکە نمونەی واقعی کە دێنینەوە بۆ ئەوەیە تەقریبی ئەذهانە زیاتر یعنی دەنا بۆ مەسەلەی مەقامی خوای گەورە نییە یعنی کە خوای گەورە ئەمەی ناردە ئێرە ئەسڵەن بۆ ئیبتیلا و ئیمتیحانە بۆ ئەوی چێمان دەرەجەی بەرز دێن چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر داواتان کرد بەهەشت داوای فردەوس بکەن دەرەجاتە باشە بۆ نمونە بەو کەسێک کە قورئان خوێنە و قورئانی لەبەرە اقرأ وارتقي فإن منزلتك عند آخر آية تقرأها قورئان بخوێنە و سەرکەوە شوێنی تۆ لەو شوێنێک کە آخر ئاەت دەخوێنی کەواتە هەمووی پلەپەندیە لە دنیادا ئێمە مامۆستا کە دێتە ژوور و دەستمان پێ دەڵێ باشە مامۆستا لە ڕۆژ یەکەم دێخۆ هیچی لەگە قوتابیەکانی نییە هەمووشیانی خۆش دەوێ هەمووشیان وەکو یەک قسەیان بۆ دەکا هەمووشیان وەکو یەک بابەتەکانی بۆ باز دەکا ئیمتیحانەکەش دەکرێت سوالی یەکێکیان جیاواز نییە لەگە یەکەچکە بەڵام دەبینین کۆمەڵێک لە قوتابیەکان دەکەونە خولی دووەم کۆمەڵێک لە قوتابیەکانیش نمرەی بەرز بەدەست دێنن بە پێی سعیکردن و خوێندن و ئاگایی و تێگەیشتن لە پەیامەکانی مامۆستاکە لە ناو دەرسدا قوتابیەکان دەتوانن وەڵامی دروست بدەنەوە سیرکە ئێمە قورئان کە بۆمان هاتووە لە قورئاندا هەموو ڕێو شوێنەکان ئین هەدەیناه النەجدەین باشە جا ئیما کافرن ئەو ئیما مەسەلەن ئیسلامەتی و موسڵمانەتی و ڕێ خۆی دەگرێتن باشە هەمووی بۆ ڕوون کراوەتەوە عەقڵیشی داوەتێ و پێغەمبەریشی بۆ ناردووە لتوبەیینە للناس ما نزل إليهم باشە پەیامەکەشی بۆشی کردەوە و پێشی دەڵێ ئەگەر ئەو شتە بکەی واد لێ دێ نەتیجەکەی بۆ داناوە یعنی بالضبط هیچ ئاەتێک نییە باسی گوناحێک کرابێ نەتیجە و سزاکەشی بۆ باز نەکرد بێ ئەو جا ئەگەر لە قورئانیش باز نەکرابێ ئێمە هەمانە تەفسیری قورئان بە سونەت پێ دەگوتێت تەفسیر بالمەثور ئەو جا تەفسیری بە قسەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە فەرمودەکانی پێغەمبەر بۆمان تەفسیر کراوەتەوە کەواتە لێرە تێدەگەین ئێمە پەیامەکە هاتووە کە قورئانی پیرۆزە ئەگەر ئەوە بۆ ئامادەکردن و ئامادەباشی و بنیادنانی کەسایەتی بەندەیەکە کە بتوانێت خۆی بۆ ئەو ئیمتیحانە ڕۆژانانەی کە تووشی دەبێت بۆیە ئێستا هەمانە نسبەی گوناح ئەگەر ئێستا لێک دەینەوە ئێمە هەر کەسەمان بەڕاشکاوی گوناحەکانی خۆمان بنووسین ئەمڕۆ نسبەمان جیاوازیان جیاواز نییە من لەگەڵ جەناب لەوانی یەکێکیان ئەمڕۆ غیبەتی کردبێ یەکێکیان زیاتی ئەو سەدەقەی کردبێ لێ بەرز بۆتەوە چونکە هەردووچیانی باس کراوە تۆ غیبەت بکەی أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه سیرکە نمونەشمان دەداتێ بۆ ئەوەی بمان پارێزی لە گوناحکردن بەڵام دیسانچی لەولا خوای گەورە دەفەرمێ لا تقنطوا من رحمة إن الله يغفر الذنوب جميعا سیرکە دیسان ئێمە جەنابەت هەستایی ئەو کاتی قسەیەکەم کرد وتم ئێمە کێشەمان لەوەیە مەسئولیەتی خۆمان کە گەیاندنی پەیامی ئاسمانە بەناو کۆمەڵگا و بەناو ژیان لەبیرمان کردیە بە دوای کۆمەڵک چەمچی بریقەدار کەوتوین تەرجمەمان نەکردووە بۆیە یەک لەو شتانە ئەوەیە ئەگە پەیامەکانی خوای گەورە بەس ئەوەندە بەس بوو بڵێ ئەی بەندەکانی من ئێوەم خەڵق کرد مەجبورن بمپەرستن هەر ئەوەندە بەس بوو دكتور رفعت الأقلام وجفت الصحف بەڵام خوای گەورە کە تەفسیلی دەداتێ 30 جزئی قورئان ئەوەندە هەزار ئاەتی قورئان باسی ژیانی کەسیت دەکا باسی ژیانی خێزانیت دەکا باسی جیرانیت دەکا باسی کۆمەلگات دەکا باسی وڵاتت هەموو وردەکارەکان بۆ باز دەکا کەواتە بۆی پارێزبەندی دروستکردن خودی حس کرد دەزدەتر بەحسێ دوعایەکین و هەندێک دوعای تایبەت دیسە دێ مامۆستا خودی حس کرد دەنگی خۆی تایبەت مەخیل بەسەم بچەکێ استودیۆ دەرکێ شەوێت پیرۆزن ماشەڵڵا خودی ئیشەڵا ئومەتی هەر پیروز و هر وصا برز راگرتنا و هری ما کردستان داکو شافت هی و رمضان پیروز و شافت لیلة القدر ساخن برز راگرتینا بعبادتی و تناوا مزگفتا دا ماشالله درجات همین مزگفتا هزار جا شکر الحمدلله ذکرینه افکار ما آذر فاروق افشواجی خود حس کدیل یکش مزگفت پای تخت آرام دیال مدا و تو خلق مجیل عبادت و قرآن خواندن و سنت و شف نویجه آذر افدام تباش خود خیراجی بنویس نیجل مزگفتانه کەش هەوە چۆیە سڵاتان لێ بێم کاتتان باش ئێستێمە لە مزگەوتی خەتیبین لە شاری هەولێر دیارە هاوڵاتیان بەهۆی شەوانی لێلەت و قەدرەوە دیارە دێنە مزگەوتەکان و سەردانی مزگەوتەکان دەکەن و تاوەکو بەرەبەیان لێرە سەرقاڵی نزا و نوێشکردن و تاعاتن دیارە من دەمێ بۆ
قسەکردنی زیاتر لەگەڵ وتاربێژ و نوێژخوێنی مزگەوتی خەتیب دکتۆر بارزان باران. دکتۆرم کاتەوە باش ئەو پرسیارەت دەمەوێت لێ بکەم ئێوە هەموو شەوانی لەیلەت القەدر دادەنیشن لە مزگەوت دەمێننەوە؟ بەڵێ بە ناوی خی گەورە درود سڵاو بۆ گیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. بەڵێ هەموو شەوانی قەدر وەکو هەموو ساڵێک و ئەم شەوانە زیندوەکەینەوە مسلمانان لە تەواوی ئەو شوێنەکە نزیکی مزگەوتن بەشداری ئەو مەراسیمیان ئەو شەوە مبارەکەکەن و هەر دەشەوەکەی کۆتایی ڕەمەزانیان دەشەوانی قەدر ئێمە ئەو بەشدارین تا نوێژی بەیانی. باشە ئەو نوێژانەی دیکەن چەند ڕکاتە بۆن لە شەوانی قەدرە؟ نزاکان چین لە شەوانی قەدرە؟ خۆی شەوانی قەدر ئەو شەوەیە کە خۆی گەورە لۆمە باسەکەوە شەوانێکی مبارەکن کە قورئانی تێدا هاتۆتە خوارەوە، قورئانی تێدا نازل بووە و مسلمانان بە عیباداتی فەردی خەریکن، جا قورئان خوێندنە، زیکرە، تەسبیحاتە یان هەر نوێژە. بەڵام وەکو دیاریکردنی ڕکعاتەکانی نوێژ دیاری نەکراوە، ئینسان حڕە تا چەند ڕکعات نوێژەکە. بەڵام ئێمە هەر وەکو خۆمان کە شەوان کە دە ڕکعات لە تەراویح حەکەین، دواتر 11 شەویش 11 ڕکعاتیش لە نوێژەکانی تەراویح یاخود قیام اللەیل یاخود تەهەجود دەکەین کە تەواوکەرەکەی بتە 21 ڕکعات. ئەو نزانە چین کە لەم شەوەدا هاوڵاتیاندا؟ وەڵای نزاکانیش طبعاً پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لەو شەوانە شەوی مبارەک کە دوعای تێدا جیرابی، دوعای تێدا قبوڵەبی و دوعاکان تەخسیص نەکرا کامە دوعا، بەڵام زیاتر دوعای لێخۆشبوون و دوعای هیدایەت و دوعای ڕێنمونی و پاڕانەوە لە خوای گەورە و مناجات و تەواوی ئەو شتانێک کە پەیوەستە بە مابینی مرۆڤ و مابینی خوای گەورە و زیاتر وەکو مناجات وەکو پاڕانەوەی شەبەدەوە گەرتەوە سەر خودی ئینسانەکە کە چۆن داوا لە خوای خۆیەکە، بەڵام بەگشتی زیاتر دوعای لێخۆشبوون و دوعای پاڕانەوە و یاخود ینی لە نزیکبوونەوە لە خوای گەورە و داوای ئیستیغفار و لێخۆشبوون زیاتر. مامۆستا بارزانەمە پرسیارە لەکەم بۆچی بەشێک لە مزگەوتەکان چۆڵن؟ ئێستا بۆ نمونە ئەم مزگەوتە ڕاستە مزگەوتەکە زۆر گەورەی بەڵام چۆڵی پێوە دیارە. هۆکار چییە زیاتر لە 27 ڕەمەزاندا یاخود لە شەوی حوتەمی لەیلەت القەدرە زیاتر هاوڵاتیان سەردانی مزگەوتەکانەکەن؟ بەڵێ خۆی شەوەکان هەموو شەوان مسلمانان دێن، بەڵام بە شوێنە گۆڕ ئەم شوێنەیە مەسەڵەن کەوتە ینی خەڵکی کەمە یان چۆ بڵێ دانیشتوانی وەکو گەڕک وەکو ماڵ کەمە، زیاتر خەڵکێکە بەسەر سەر زادەی کۆیە یان خۆت ئەو شوێنێ. بەڵام لە شەوی 27 کە ئێمە زۆر فەرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم کە شەوە تاکەکان و بە تایبەتی فەرمودە هەیە کە بە تایبەتی شەوی 27 کە ئەتوانین بڵێن کە زۆربەی زانایانی حەدیث لەسەرەوە ڕێکەوتن کە شەوانی 27 یەکە لەو شەوانێکەوە بزەبت کە لەیلەت القەدرە. باشە مامۆستامێوم پێ بڵێ ئەوەی ئەم شەوانە جیا دەکاتەوە لە شەوەکانی دیکە لە شەوەکانی مەبەستمەوەیە کە ڕەمەزانە لە چیە کە جیان دەکاتەوە و نزا پاڕانەوەکانیش مەبەستمە؟ طبعا ئەو شەوانە تایبەتن وەکو خوای گەورە فەرمی ئێمە لەو شەوەدا قورئانمان دابەزان ئینا ئەنزەلناه فی لەیلة مبارەکە، یعنی ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر. جا لەو شەوانە وەکو باسمان کرد قورئانی تێدا دابەزیوە، ئەو شەوانێک کە ئەتوانین بڵێم دەرگەی خێر لەسەر بەشەریەت لەسەر مرۆڤایەتی بووە، بەوەی کەوا خوای گەورە قورئانی دابەزان لە ڕێی پاکترین مرۆڤ کە محەممەدە پێغەمبەریمان صلی الله علیه وسلم. و ئێمە لەو شەوانە کە لە فەرمودەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمانە دەکات ئەو شەوانە زیندیکەینەوە، هەم بەوەی کە قورئانی تێدا دابەزیوە، هەمیش کۆتامانجی ڕەمەزان و نزیکبوونەوە لە جەژن و لە بابەتەکانی نزیکبوونەوەی لە ڕۆژانی جەژن. ئەم پرسیارە دەکەم زۆر بە کورتی ئەو دوعایانە ئەو نزانی کە دەکرێت لە شەوانی لەیلەت القەدرە چین بۆی هاوڵاتیان ئێستا لە زۆرێک لە هاوڵاتیان لە ماڵەوە بن چ دوعایە؟ بەڵێ خۆی هەر دوعایە بکەی ئینسان خۆی مابینی خۆی خوای خۆی، بەڵام ئەو دوعانێک کە واردە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە زۆر خوێندیتی ئەویش ئەو دوعایە کە ئەفەرمی اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، داوای لێخۆشبوون و داوای یعنی داوای لێخۆشبوونی گوناحەکانە، داوای لێخۆشبوون لە خوای گەورەکە. یعنی ئێمە هەمومان لەوانەیە بای خۆمان کەم و کوڕیمان هەبی هەڵمان هەبی لە ژیانی خۆمان زیاتر ئەو دوعایانەیەکەوە خوای گەورە لێمان
قبول کە وخوای گەورە بمان بەخشی لە گوناحەکان و عفومان کرد لە گوناحەکان کە خوای گەورە یەک لە سیفەتەکانی عفو بەخشندەیە. زۆر سپاس مامۆستا باران، مامۆستا بارزان باران پێشنەوەش و تارخێنی مزگەوتی ئەلخەتیب. بەڵێ دیارە ئەم شەوەیەکێکە لە شەوانی لەیلەتول قەدر دیارە هاوڵاتیانیش دێن بۆ نوێژ و دوعاکردن و لەگەڵەوەشدا لە زیاتر لە 400 مزگەوت تەنیا لە پارێزگای هەولێر مزگەوتەکان کراون بۆ نوێژ و تاعات و عیبادەتی هاوڵاتیان. ئازەر ماندوو نەبی سوپاس جارێکی دی لە نێو دەگەڕێنەوە نێو ستودیۆ و خی گەورە نزا و تاعات و عیبادەتی ئەو هەموو خەڵکە قبول بکات ئینشاء الله. بێگومان ئومێدی باشیشمان بەخوای خۆمان هێو قبولی دەکات. لێرەش بە دەست بە دوعا بکەین جارێکی دیکە دێنەوە لای مامۆستا دەشتی کەمێک دوعا إن دەکەین. ربي لسميع الدعاء. بەس بجارێ بڵاو کوردی بن زمانی کوردی شیرین ئەکە مەسان پیرەژنێک پیرەمێرێک نزان عەرەبی منە چاپ کوردی بێجا بۆ خوددا بکە منە مامۆستا یا الله والله كيف جنابتان بزولي با دعاء بيش الشباب الصلاة یا الله تەواو اللهم صل على سيدنا محمد صلاة تنجينا بها من جميع الأهوال والآفات وتقضي لنا بها جميع الحاجات وتطهرنا بها من جميع الذنوب والسيئات وترفعنا بها عندك أعلى الدرجات وتبلغنا بها أقصى الغايات من جميع الخيرات في الحياة وبعد الممات إنك سميع قريب مجيب الدعوات بحرمة سيد السادات. اللهم إنا عبيدك بنو عبيدك بنو إمائك نواصينا بيدك ماض فينا حكمك عدل فينا قضاؤك نسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا. يا ربي خدايا يا ربي خدايا دستي ذليلي دستي خومان برز دكينو بوقابي رحمتك يا الله. دعا كان من جيرا بكي خداي قولا لد بارينوا كبخوت فرموتا ولله الأسماء الحسنى فادعوه بها. بناوزوانا كاني من لمن ببارينوا باسم رحمن الرحمن بيبكي باسم رحيمة لتاوان من ببوري باسم غفارة لو همو تاواناني ككردو مانو أنزام مان داوە خوای پەروەردگار چاوپۆشیمان لێ بکەی وڵاتمان شارمان پڕ بکەی لە ئەمن و ئەمان و خێر و خۆشی ئەوەی مردووی هەیە خوای پەروەردگار لە مردووەکەی خۆش بی ئەوەی داچی بەجێی هێشتووە و خوای گەورە سبحانه وتعالى تاقی کردوتەوە بە لەدەستدانی دایکی یا رب العالمین خدای لە تاوانی خۆش ببی سەبر و ئارامی بەو کەسانە ببەخشیکەوە خۆشەویستانیان لەدەستداوە یا رب العالمین دڵیان پڕ بکەی لە ئاسوودەیی و خەیر و خۆشیە یا ربی خدایە دەستی نزا و پاڕانەوە بەرز دەکەینەوە لەم شەوی قەدرەدا یا رب العالمین لە خێر و ئەجر و سەوابی و پاداشتی لەیلەتول القەدر بێ بەشمان نەکەی یا ربی خدایە کوڕەکانمان صالح بکەی کچەکانمان صالحە بکەی وڵاتمان پڕ بکەی لە خێر و لە بەرەکەت و خۆشی یا رب العالمین ئەوەی خەمێکی هەیە لەسەر دڵی لای ببەی ئەوەی بە دیارمانەوە دانیشتووە و ئامین دەکا یا رب العالمین لە کچ و کوڕانمان هەر مرازێک و مەقسوودێکمان لە دڵدایە چۆنی بەخێر دەژێڕی یا رب العالمین قبوڵی بکەی مرازیان حاصل بکەی یا ربی خدایە ئەوانەی کەوا گرفتێکیان بۆ دروست بووە یەکتریان خۆش دەوێ لە کڕ و کچان کە دانێو بەمبەستی زەوازن زەواز بکەن خوای پەروەردگار بۆیان ئاسان کە یا الله
یا ڕەبی خودایە کارمەندانی ئەم کەناڵی کەناڵی 24 خزمەت بەم کۆمەڵگەیە دەکە یا ڕەب العالەمین مەوەفەقی بکەی هیدایەتی هەبوو لە یەکمان بدەی ڕێمان پیشان بدەی یا الله یا الله صلى الله على محمد صلى الله عليه وسلم أي خودش ترازي بت أي بارك الله فيك كردي بيوني كاكتور ذا كاكشفان هو جرينجا براستي أوي يعني شتيش باش بو زور خلق لو بهلتي جيشت دعاء كردن خوا ما يدرس كردوا واختلاف ألوانكم وألسنتكم هيك الآيات القرآن بيام خوايا أو بابته شتيك نية تو لمالو دانشتوي خون دواريد لواني باش نبي عربيت باش نبي تخوال يتدقى يتر دريغي مكة لو بكيف خود بكردي دعابك بكيف خود شتكان دوا لخوابك يعني همو زمان كان مفهوم لا يخوي قولتك اخوا ما يدرس كده بزمانك الله من لم يسأل الله يغضب عليه اكيد او جرينجا بابتي زماني دايك لقرآن باسي كداوا كأما زور زار براستي لما انتواني او بابتاني ابراس كين كخوا لبشتي اوي كأما زمان ما كرديا وكقوم ما كرديا يتر خوا ما يدرس كرديا بويش اما بكردي خوا ناسين بكردي لي بارينوا ان شاء الله بكرديش خوا قول حشر ما كده ما تباشديش شب انجليزي بت شب كردي بت شب عربي بت فيجا هر زمانه كهبت بدلنياي دكتور فيجا از ها افيجي بين متناوزا اول دعاء باران بارینه اول دعاء مصیبته اول دعاء رزقیه اول دعاء عیالی اول دعاء رمضان اول دعاء شب لیلة القدر کابرا که هی بیشت خودی اس نظام بچد وید اس نظام چه دعا بکم یعنی هندلی تجیه راست دعایك هيا هما جي هم دعا بقرت وكي تو بيجي كودك هكا تو في بيجي هما هتشكو هر تشتي دليتا ده هر أول باشبهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب دايما يا أخوي يقول القرآن أبوي باس وقنا عذاب النار لدنيا باشم دي لقيامتش باشم دي لأجرج بن باريزي يقدر دعاء كان دشوي أخيرا ويا أعتق رقابنا من النار لو إلى القرآن باسي كردوا والجامعة يعني دعاتريش والصلوات اللي دون سر محمد پیغمبر عليه الصلاة والسلام أو شوازك لشوازك يعني تو كصلوات دي يتر قازاز ذكي وكم معاملة كديك تجارة ليكي هل يكك صلواتك لسه پیغمبر عليه الصلاة والسلام ندا خوي قول ده صلوات يا سيد أمان وخوشيا الدكتور مرزا لدعاء كردن دا دزنيجت هبيت وخشوع وخضوع هبيت وبوشواز للركب للراوس يعني كسك لأنه سيارة كسك واخريك بال داتو دخويت باشا بالي دايتو كسك لا تنشتين متكين على الارائك زوانا كسك هي مثلا بدم ريو دروا كسك لناو ياريا توباني دكا مثلا كسك هي تزانم يعني خريجي ايشو كارا تسكوتسو بزمار دا دكتور يعني بوشا اساي دعاء بكاد ودعاء قبوله بدون ياي بون ملا باش باسمك اللهم اموت واحيا ولك ليش بدني هذا استوى الحمد لله الذي احيانا بعد ما اماتنا واليه النشور باشا همو سكناته حتى جياني زور تايبت مان حتى شويني وايكا هتو مثلا في السيرة دعاء تايبت بخويا سونا جوري هات ندري يعني هيك تقنية خويك وكذا فرمية تبيانا لكل شيء ما فرطنا في الكتاب من شيء هيك تقنية خوالي بيك البلا برسي شكاو كتلوكي جياني إيميا تواو يعني إيما أجر ليتيجش قرينك أوي ليتي بجين قرينك أوي لبياما كتيب جين زي كردني نكات نشواز هیچ دیار نکراوە بەڵام گرنگە ئێمە بە دڵێک پڕ لەوەی کە یەقینمان هەبێ کە خوا جوابمان دەداتەوە یەقینمان هەبێکەوە ئێمە جگە لەو پێویستمان بە کەسی تر نییە ئەگەرنا ئێمە زۆر سەفەرەکەی و لەناو سەفرەی ناو پازدای دوعای سەفەرە خوێنین ئیتر هەموو دوعایەکان ئەوەی کە مەسەن خوایە ئەو بارانە ڕەحمەت بێ تو تەفاسیلی بە عەرەبی نازانی خوایە ئەو بارانە بکەی بارانی ڕەحمەت خوایە غەزەب نەبێ یعنی شتەکان لە دوعادا یەقین مهمترە یان ئیسرار زور زار دەگوترێ ئیسرار بکەم مەسەڵەن خوا ڕەحم پێ بکەیت چەندین زار بخۆی کاک یانیش یەقین مهمترە وایە کابرا یەک جار دەڵێ خوا هەر بە یەک دەستیش ئەویش واردە دوعا دەکرێت بە یەک دەست خوا ڕەحمم پێ بکەیت بەس کابرایەکی دیکە هەیە زۆر دوعا دەکات بەڵام ئەوە یەکەمیان یەقینی زیاتر کە خوا جوابی دەداتەوە کامیان زیاتر ئەزانی بەپێی ڕێی من وایە بەپێی حاجەی کەسەکەیە لەوایە ئەتوو ئەوەندە یەقینت بەخوایە لا وشي في عمر صلى الله أجر سيكر لأبره ونيا بس دعاء دكاتن كسجديتن أشغث أغبرة ونيا يعني أصلا وقت كي ديارة أصلا سبليتن يكسخ فاي يقول قبول دكاتن هو ببيك سكده قوريتن وبي حاجتك شيء تو مثلا حاجتك تيا كإصرار لكي بدل نياي خوي يقول بي خوش إصرار كي ادعو الله وأنتم موقنون بالإجابة زوزو جرينجا بس أوي كدريم يقينك جرينجا چونك بابتي يقيني
وادكات اتو صد لصد يكسر دعاء إصرار بەڵام هەمیشە ترسێکی هەیە وەسوسەی شەیتان کە دڵت دەبی خوا قبول ناکە یان ئەوانەکە جا كاك هندري اگر ريبدي هم ما مستاشتي جو هم كاك شفان مسألة دعاء او اداتك بلام شتي تريش مانيا في داويستيكاني او دعاياتين مقصد من هنا دلي خويا من دالكان مصالح كي بلام روجك داناني شلي قم دالكان ريمز قوت يمشان دا روجك نصحتيناك كرم او خرابك تسم او خرافه او في داويستيكانن دعاءك باش بالخويا امن صالح كيتا من دالكان او انا شتن براستي يعني نبي يا ما اقداري بين يعني او بابتانا بون منا مثلا اما صلاتي استخاره من هي دعاء استخاره من هي دعاء استخاره شتيكا تا استاش خلق زور بغلطي تيجي وهذا زاني اگه داخوازی کچی کرد یان کوره کات داخوازی استخاره کد رگ يعني کوره کدیت و حلقه دات دستو تو یان دل نشانك بيبشان برداخك بردبتو دشتي نازم تشتي ولا غورنيا كا هندرين او بابتك اتو دبي الاخذ بالاسباب خواد تواني باران ببارني ببيهور هوري باران زيوازه هب هوده ترشقي هندك باراني زيوازه هوري بفر زيوازه لو اسبابه تما فير بسبب بقرينا بار ناكلت بسبب اشتكام بكي لو او بابتانا هم طريقي دعاكا هم كاتا قنزاو تركان يسابو دشو كان اخر زور جرينجان لبريو هندك دعاي تايبته بلام براسي او اموشگاريم لو بينراني بريزا لو خم يكم زار او زارو بينراني بريزي شو بو همومان تكاتان لدكم راست امل الشو وكاني دشوي اخير دتينا مزقوت قران دخوينين شو نيش دكين بلام ناشكري او بيامي كبز باسي دعاء دكالو خد بيكي بلام او همو هزاران آياتي كباسي تساكرني بيوندي تو من دالا كانت بيوندي تو خيزانت بيوندي تو زيرانت بيوندي تو حموشتا كانت اتونسي زيبكي اصلا رمضان قولتين ويزقيا بوي بتوانين اما همو بياما كان لنظرياتها بيكي نكردار اما زور بي بابتا كان تيورن يعني اويك اخوي قولي بإيمي فرموا تيوريك بلام الرقاي داوتي اما بتسينا مالوا بيغمر عليه الصلاة والسلام فرمي خيركم لأهله وأنا خيركم لأهلي يا باشا تولا مزقود بسي لقى خلق ضل خوش بيبكني وشوني يشكي دعاء بكي بلام كاتيوا هر هاتي ومالو باشو كريك خزان الشركي هو هيتمان نكر كواتا خزاني بخوي نزايلي دك باشا هيتمان نكر كواتا او يعني راقتني هاو سنجي توازون يعني زور قلين قال ليش خواهي قولي كاتي باسي إيمان دك دائما دي بستيته وعملوا الصالحات وكردوي تساق يعني او كرداري كمناسبه لقل او تيوراني بو يعني او حساب كاردينم چونك براستي بيويس مان بويا بشوازي تي تر اما مكان بيننا وخلق او ترجمه بكم اي خدش ترازي بالدكتور بارك الله فيك قال جرات بيجنجي هشيار بن ظلمين كن افي ظلم له تكرينيون جي مظلوم دعوه المظلوم قبيل بن ان شاء الله في جهه شامي جرين ترى ظلم الكاسينكن دكتور قال خوش خالبي زو سباس ايش خدش ترازي قال زو سباس زور سباس بزن يركن سر فرمي خويان كودي اشتكي قالك طيبته هي مولاي اني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به بجامعات قلبي دنجة طيبات أفي عندك مناجاة طيبة بلا بدست بك هاي خدش ترازي نخواتك كده من بقوم دا يا عافية أو واحد أويا وش تقريبا هالمنازاتك إيه وصفي في غمر صلى الله عليه وسلم بويا كم زارة يا الله شعرك أنا قلت لها ونوية وصف في غمر صلى الله عليه وسلم لسر جماله الشكلي الريشي نعم الريشي جسمي نمان بوين هلال نروجي يا جلال الله حسنبو للرحبر وجواني اللهم صل على محمد از أوا وكو يعني نقلت لها ونوية شو اشتشيت ما شاء الله دقوا هناك تسيحت ولا دعوني مجلسي يا الله أينما قبوئنا هلال نروجي يا جلال ما قبوئنا هلال نروجي يا جلال كذنبوا للرحبار وكفاني في غنبر كذنبوا للرحبار وكفاني في غنبر
محمد للسوزول الرحمن نقشنا محمد صلوات بنير بيدك هل لجنة صلوات بنير أخ بيدك هل لجنة تجي راج بروك واننا قد بارك ودوان تجي راج بروك واننا قد بارك ودوان رمت بي وقت مال نوتوان وقت شمال رمت بي وقت مال نوتوان وقت شمال بوني خوش بالعنبر خاوني الكوثر ما قبوي لا هلال الروشي يا زلال ما قبوي لا هلال الروشي يا زلال هزنبوا للروح بار وكسواني بيغمبر هزنبوا للروح بار لسواني بيغمبر. اللهم صل على محمد اللهم صل على محمد. اي ما شاء الله ان شاء الله خذ ان شاء الله. هذا مسألتي من آية يا رسول الله ان شاء الله تبكي طبعا دمي محاولة بك بيداك شمائل النبي صلى الله عليه وسلم لازم خليني تمام إمام الترمذي شمائل النبي يعني شمائل الرسول شمائل النبي صلى الله عليه وسلم ان شاء الله خذ مال زور ديوان عجيبة ويكون زور باسي حتى يعني ريش في غمر صلى الله عليه وسلم دمي بالأرانج بو زنابشتان في غمر صلى الله عليه وسلم لا سري برسي مبارشي لا برسي مبارشي ما شاء الله لقر لقر برسي درجة والله ما شاء الله إذا توزق لا توزق لا ده أحق سمان لك بوشي ما توزق لا ده أولا يرك أولا يكتوز أولا يرك أوها لقد زمداني لا يدي برك لقر زمداني أبشاني ده بنت بيش باخوي ببيني ما شاء الله بسم الله ما شاء الله لا قوة إلا بالله. باسي أول ما كرد دي أو يعني ما توزق بقى أهوي توزق زمداني دي كذا بيغمر صلى الله عليه وآله وسلم أوهاب يعني يقلى صفة الزوانة كاني ريشي وبرسي همو علماء دفرمون بيستال والدليلة دل برسي ويقلى الشمائل وزواني بيغمبر صلى الله عليه وآله وسلم يعني هربا مو رشيمة ويكلم معجزات النبوي دارين زيتي زيتونيش بكار هنا يعني هم شوادك هذا طبعا والله منو بدام تباشي بخوي دوشت دلي لا وانيك باز كان دوشت يعني انساني سلي ذاك دوشت
مرۆڤەکان وەلێ دەکا ڕیشی ڕەش سپی بکە یەشیان ئەلهەم والفەقر خەم فەقیری مێژوەکەی مێژووی سپیبوونی ڕیژ لە چێ هاتیە لە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام دوعای کرد خدای علامەتێک نیشانەیەکم پێ پیشان بدە لۆی ئەو علامەتە ببێتە هۆکارێک لۆ گەڕانەوەی خوم یان وەکو ویقارێک لەلوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر هات و ڕیش مەسەلەن یان هەر جێگایەکت ڕیشت یان جێگایەکت هەبوو ئەوها سپی ئەوە بوو یان دەری مەهینە لەبەرەوەی ویقارە خوای گەورە پێت دەبەخشیت تەواو ئەوە وەسفەکەمان کردە و وەسفەکەمان تاو ممكن نكتو اكيم هل نییە ئەخە تۆزە چیش ماوەستە ڕێبوار تۆزەک پرچیش بەڕاستی دەبیت تۆزەک لەگە یعنی ئەوە بکەیت دایبینی ئاخر تۆزە بوونیە مام زي وشي مدك هب بين دادني ايه طبعا ئەوە بارك الله فيك شبت بيروز مباركا بدنجت خوش دو انفان شهوا برس راگرین ایکش دنگت خوش خود حس کتاب شبه جدید گل ما مستعد گل مدابط قرآن خواندن و بسرود گوتن و مناجاتا او زعوي عزيز او زعمن زور حزم لبانكدانيتي الله بيجي ورع وبلا بيكسر بانكداني ما شاء الله بانكدانك بانكدادا هر باريش بو كجمله بانكداني او بو فقير الراس قينك با جمان دەوگرێت داوامان کرد کە ئەوقاف مەسلەی بانک ڕێک بخاتەوە ئەو بوو بەخۆشیان تەشریفیان هێنا لە نێو ستۆدیۆ ئامادە بوون و ئیتر هەوڵیاندا بەڵام تا ئەم ساڵیش کارەکان جێبەجێ نەکراوە نازانین هۆکارچێ خۆزگا ئێستا ئاگان لە ئێمە بێت با بزانین چی کراوە تا ئێستا دەنگێکمان هەبێت لەگەڵ یەکدی بابینەران بزانن بزانین چی کراوە تا ئێستا بەرحەڵ بە پێشوازی لە کاک ڕەوان سوورچی بکەین ڕەوان سوورچی دەنگ خۆش یاخۆ بەخێرەی گەنجی خۆش ماشەڵڵاه یاخۆ بەخێر بێ عليكم السلام ورحمة الله وبركاته. عليكم السلام يا أخوة بخير بصحتك شلونك تندرستي يا أخوة بخيري يا أخوة بخيري فرموا قلا بخيراتي بارك الله فيك خذي قبيلك يا ربي لقم مزقوتي لقم ما مسسر داري شوني والله زور باشين رئيس سلاوي هو براستي ما مسسر دار ديروا الرزمان هي عليك السلام كزور اسف شخوار كز او شو نيتواني باش داري بلا براستي دي شبكه خذ حسك دي براستي حسدك بلام عندك شتيا رقناك ما شاء الله جنابيان ان شاء الله او بمزقوتي خريشه لبرا هذا خريشه اعتكافي بلوانينا ارى والله ناتواني لبرا قلنا برو تبحث دنجوية طيبة بانكداني كر ما شاء الله حتى المزقفتة مازن الولات مازن دورو برجي بانك دا دنج طيبة بجا از بيجا هماش همية طيبة تر في جرب دنج براما قهداريا بانكي والله او بانك امش حزمني بيجا مش تك جمال لبانك كبيت لخدمت ان شاء الله ميوانم كردي ابو مزقفتي خوش روجك روشتي ملاي ما مستاي بانك لكن زنابيان دا اي باش دا بانك شبالي دا بانجي اوي بانجي تركي زۆر باش دەمە یەکشتی لەوە بینەران ڕاستکەم و یعنی بەڕاستی کاکەندرێ خەڵکەکەیە گلەی دەکە یاخود ڕەخ نەدەگری کە ئەمە دەڵێ بانجی تووچی واتە مامۆستا دەشتی یان شێوازەکەی نەت بانگ لەحنەکەی یعنی بەسمان لە ئاوازەوە مەقامەکەی ئەداکردنەکە بە شێوازەی تووچی نەک بڵێن بانگمان کردیتە تووچی شتۆرە شتی کوردی دەرێ کوردشتی عەرەبی دەڵێ هەندێک شت هەیە لە ناو هونەر ئەو سنوورانە نییە ئەوە هونەرە بابەتێکی مەقاماتە يعني او رخنانه اصلا لتزيني يعني الحمد لله يعني تواني كشفانيش باسي كرد روشتمە وڵاتی تورکای لە گەورەترین وڵاتی مزگەوتی وڵاتی تورکای بانگێشت کرام کە چاڵمەجە بیوک بوو هەندێک شت هەیە با زۆر سەریح و ئینساف بین لەگەڵ خۆمان ئەوە هەمومان لێرەین باشە بەس با ئەوە بڵێن پێشەوەی بانگەکە ئەگەر دەڵێن کابرا دەچی لە تورکیا بانگ دەدا لەوێ پێشوازی لێ دەکرێت ئەوە لێرە شێهی خۆمانە فەرموو با لێرە پێشوازی لێ بکرێت بانگەکان بە دەنجی ئەو ڕاستە وایە نە وڵاو گلەیە هەیە بەڕاستی یا الله بەچەند شێوازێکی بانگ دەدەم هەر مقاماتەکان دەگۆڕم لە ناوی ئینشاءڵڵا شتێکی خۆش حاولە دەکەم ئینشاءڵڵا شتێکی خۆش تێکەڵەکی جوان دەکەین ئینشاءڵڵا
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله چەند شێوازێک بوو چەند أي بارك جۆرێک الله بوو. فيك أي بارك و الله چەند فيك. مەقامێکی جوداش تێدا بوو بەڕاستی هەمیشە یعنی هەوڵمدایە شتی جیاواز بکەم ئەی بەڵام دەستخۆش هزار بەڕاستی یعنی لێرەوە لەو عەزەمەکە خۆش بە عەزەم. لەو ناچی هان خۆش نەبوو ئەی خودێ سلامت جستا. والله بەردام لەسەر ئەو مەوزوع بین بەڵێ بانگەکی پێکەوە لەگە مامۆستای مەسەن ئەتو زیاتر لە ئەوە وەرگرتنەوە. تورک بوو لەگە ئێرانی فارسی ئەوانە هەردووکتان عەزەم بڕۆن جیاواز وڵات جیاواز بزانن بەسەرچاو پێکەوە ئەگەر مامۆستا حاضر بیشە خەرنە مثلەن شێوازەکەی تەکبیری یەکەم زانابە تەکبیری دووەم ئەو ئینشاءالله مەسەڵەن دەزانین چیا ئەمە و گۆڕانکاریەکەمە بەستم ئێستا ئەوە وەکو مەقامەشی ئەوەی بەستم جیاوازتر لەوەی مەسەن جیاوازتر جیاوازتر جیاواز. هەمووی جیاواز مەسەڵەن دەزانی في مدينة عافية مكة مدينة عراق باش ئەلێک وەرگرت مصر. مەسەڵەن دەزانی کو مامۆستا الله ئەکبەر الله ئەکبەر بە ئەویش هەمان
أو يعني نستا أشهد أن لا إله إلا الله عينا بانگەشی درێژی دێ بانگەی درێژ پێکەوە بەدوو ئەوەی جیاواز الله أكبر 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 أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله هزار ما شاء الله هزار ما شاء الله تخوا باي قسە بکەم نەکەم ڕەش دەبم باو قسەی بکەم ینی لایانی پەیوەنددار مامۆستایانی ئاینی هەمووتان یەک دەنگ بوون چەندین جار قسەمان لەسەر بابەتە کردووە ئەگەر دەنگێکی ناخۆش ببێتە هۆکاری ئەوەی کە بانگ دەدات ینی
گوناحبار دەبن ئەو کەسانە بەهۆی ئەو دەنگە ناخۆشەوە ڕەنگە قسە بکەن ڕەنگە دوێنەیەک شتێکی نەشیاو بڵێن بەدەیان جار لە مەدرسان گوێمان لێ بووە کە دەنگێکی ناخۆش قسەی خراپی بەدواوە هاتووە چێ بەرپرسە لەم بابەتە بێگومان لانی پەیوەنددار لە ئەوقاف ئەوپەڕی ڕێز و حورمەت ئێوە کە ڕێنمووی خەڵک دەکەن ئێوە کە چاوکراون ئێوە مەسەرەن بە خەڵک دەڵێن لە بڵاوکراوەکانتان لە فتوایەکانتان ئەمە حرامە ئەمە حەڵاڵە پێتان ئەگەر پرسیارێک لە بەڕێستان بکەم وەکو برایەکی بچوکی مەسەرەن خۆتان ئەوم لێ قبول بکەن ئایا گوناحبار نابن ئەم دەنگە زێڕینانە هەیە چەندانی دیکە لەم هەرێمە هەیە کەچی کەسانی دەنگ ناخۆش نەشیاو ئێستا لە شوێنی ئەوانە بانگ دەدات چێ بەرپرسە لەوەی کە پێویستە بانگ ڕێک بخرێتەوە هەر بەجددی ینی هەموو ساڵ هەموو جار هەموو کاتێک لە هەموو شوێنێک ئەم دەنگە بەرز دەکردرێتەوە و دەگوترێت کارێکی بۆ بکەن هێندەی ناوێ وەڵڵا ئەوە هەنوو بەدەیان بە سەدان دەنگ خۆشن مەدرسەیە بکەنەوە هەر مەدرسەشنەوە هەمووی وازح و حازرە شتەکان ڕێک پێ بکەن و تکایە پێمان خۆشە شارەکەمان مسلمانان کە زۆرینەن لەم شارە لەم هەرێمە گوێمان لە دەنجی خۆش بێت لە نێو گەڕەکەکان لە نێو بازاڕەکان لە شوێنە گشتەکان بانجی خۆش ئەم دەنگە خۆشانە تکایە ڕاستە جە کاکەندرێن هەر قسەی خۆش مامۆستا لەگەڵ کۆمەڵک براو بەڕاستی ئەمە گروپەکمانەیە لەگەڵ کۆمەڵک برای بەشداری ئیڤێنتێکمان کرد هەر لەو مانگەی چەند ڕۆژێک پێشێستا یعنی بەشداری ئیڤێنتێکمان کرد لە ناو ئیڤێنتەکەی بانجی مەغریب بوو ئیفتار هەبوو گوتیانە من ئەتوو بە بانگێک بەشدار بە فەم بە بانگێک بەشدار بووم یعنی وەک نەبتە ڕیایی ئینشاءالله خوای گەورەوە ئاگای لە دڵەکانن یەتی دڵدەزانی یعنی کەسێکی بەڕێزەکی لێبوو کە مسلمان نەبوو غەیری مسلمان بوو کە بانگەکەم تەواو کرد یعنی هاتە لای من گوتی یعنی بەڕاستی گوتی من مسلمانیمە مەسیحیمە بەس گوتی کە بانگەکە تەواو کرد یعنی دڵم پڕ بووە من يعني كسر غير مسلماني قلت يا مدلم بربو نام دزاين نتسبلي لي دام نا حسنوا الله اكبر لبوب كم قلت كان مسلمان جنيمه يعني براستي دنجي خوش بانجي جوان وريكو بيك او معلومي ما مستاشي يعني ما مستلزاني يعني خلق يعني بالرواب كنا فرهبوا كاك هندرين يعني من لمزقوتي كاك شبانج باش كر لمزقوتي ما مستردار يعني براستي نفر هي والله هاتي اخوا قدار يعني شواني قدره والله قلت ما وصل لبر خاطري دنجي زناب تاتي ما مزقوتي هر نويجي ناكم اصلا نويجي ناكم بس سيبوا او بانقا واي كردي امني راتشة يعني هستو سوزي دنگا بيت چوتنا چه مزقفتي كاكن درجة امني او روداوي لا جياني خوم كرنجي دايتو وقناعات بك يعني مزقوتك هي لا شو ما مسترب ورمزان مزقوتي برامبر فاميلي مول كتاكولانش بلا يعني براستي يعني مثلا او شتانو نمونانا دينينو مثلا اونيه وكو في هوداني خوم راست يعني او نمونه كالجيان من رويدا يعني نرجع الشاب بالروابك يعني بانجي او بانجي برين اي مدينه ومكه وانا اي تازه زنابت بانجي او الشوازه الروابك يعني كابره هات مزقتي دات طابو قلت ما مستخوا زاني قلتي حرساندي كردم قلتي نام ومزقتي بكميدين بس كجيم لي بقولتم حتما او مزقوتا گۆڕانکاریەک بۆ دەنگە هاتە ئێرە و دەنگە یعنی ئەوەی نییە ینی چەند جارە جێم لێ نەبووە لەو مزگەوت شتێکی ئەوها بکرێ ینی لەبەر خۆشیەکەی هات ینی ئەوڕۆ کاگەندرێ من ببوورە ئەوڕۆ بانگەکەمدا هەر ئەوەی کە مامۆستا فەرمووی ئەو چارگایەکە کە مەقام چارگایە فارسیە ینی بڕوا بکە کە ئەم خلاص بوویمە لە تەراویحی هاتمە دەرێ ینی دووسێ برای بەڕێز گوتیان ینی ئەو بانگەت هەیە لە ستۆدیۆی تەزیلت کردی دەمانەوێت ئەو ستایلە زۆر جوان بوو زۆر خۆش بوو بەڕاستی ینی لەگەر هەست و سۆزیمە ینی بەڕاستی تێکەڵ بوو بەس ینی ئەو گلەیە دائیمەیە بەڕاستی چەند بانگەکەم تەزیل کردە لە ستۆدیۆی هەتا ئێستا کەسێک نییە ینی بڵێ کاکە وەرە سەپۆرت دەکەم یارمەتی دەدەم ینی وەرە تەشجیعت دەکەم کەڤەر دەکەم لە بۆ ئەمە تەسویرەکەم نایە بەڵام بە کەڤەر هەر بە کەڤەر ینی بڵاوی کەمەوە ینی ماشاءالله ئیشڵڵا خودش تەڕازی بێت ئینشاءالله نەبەس بانگ دانە دەنگ خوشیمانە بڵێ ذكرى ما بينك بحثت دعايات كير راست يعني تناف بين تراويح هذا ذكرى قرآن خواندن واش هم يا مهمتر بله بابتك هي خد حس كنت أمدي ساكنة بس أس حس كم فيت دخازي يجيب مبجيبني مثلا ناف بين السنة هذا تراويح هذا ذكرى تنكرن بجواب دنجة كتايبات صلوات زور باش إن شاء الله الله مش نيجي مدة شيء نفسر بابتك قال لك جانا تايبته بس دجار جوداري بكين دائم القائم أو ذا صلوات تشتورشي هي أمنها مزاري زور حزم له
مقام باش. سجاو يا يا قرب اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على محمد اللهم صل على محمد بارك الله فيك بارك الله اللهم صل على محمد امساكه يعني جيبو هشيار كرنا خلق نفستي بتايبات جيبو باشي چونكه هيدي دي ساده وای که بر زورتا خلق بخوت نفن خلق نامي نه هشيار ما نه يمكن دفع عادة صلوات تينا لدون امساك بو هشيار كرنا خلقيت نوبا مزگفتا دا الرجالات كردستان الهندك باجرة شينا اف صلوات لدون لقرك شو نعلم اعتادي خو بكردي مثلا ما مساعد يقول بس هندي مخوان بس طا وخلاص قارني راغب كبرة ترسادك طا اما بيجر رجالات كردستان شعرتنا خوندنا في مزقفتا دا بو هشيار كرنا خلقي و خارنا پاشی و خیر و برکتت نوا طیبت جی پاشی و ویدم پیروز دهین دا هم گهداری بکین و بچین رجلاتا کردستان و هم دیوه گرنه و گلوان دنگت گلکت طیبت سيد عبد السلام حسينيم برسمي هالسالة لماني مبارك رمضان ساعتێک پێش لە بانگی سۆح تێم بۆ مزگەوت و بۆ ئەوە کە خەڵک ئاگا بکەم و پارشێو بکەن تێم سەڵاتی کوردی ئەنجام بدەم. سەڵاتی کوردی تایبەتمەندیەکی خاصی خۆی هەز و ئەوەسە کە خەڵکی ئێمە زۆر پێی عادەتیان کردووە پێی خۆشن و شێوازێکە وەکو تاکە شێوازێک بەکار تێت بۆ ئەوە کە خەڵک دابچڵێکیان لە خەوە کاری پاشێو ئەنجام بدەن. ئەی میێوانداری بەڕەحم و ڕەحمەت میێوانی کاری سەڵات بە دروستی ئەنجامێت و خەڵک پێی ڕازی ون و پێی دڵخۆش بن ئەبێ ئێمە لە ئەشعارێکی جوان استفادە بکەین بە دەنگێکی خۆش بیڕازینەوە و ئەشعارە و بە ڕیتمێک و ئاهەنگێکی نەرم ئەم کارە جێبەجێ بێت و بۆ ئەم کارە ئێمە لە ئەشعاری شاعیرەیە گەورەکانی کورد وەکو مامۆستا ئەحمەدی موفتیزادە مامۆستا هەژار مامۆستا قانع مامۆستا نالی مامۆستا ناری ئێمە کەڵک وەرەگرین شکر بۆ خوا ئەم شێوازی سەڵاتی کوردیە لە لای خەڵک زۆر دڵنشین بووە و استقباڵێکی باشیان لێ کردووە و دەرخاستیان کردووە کە بەم فەرمە درێژەی پێ بدەین و ئیدامەی بدەین آخرین ماڵی ژیانم کۆنجی بەندی خانایە
بچە مەرهەمی زامی دڵی دێوانایە. ما شاء الله شێوازی شێوازێک تایبەت و جوانە. شعرێت عرفانی و بە هەیوا ڕەمەزان پیرۆز و وێختی مبارەک آره والله. ان شاء الله خود هێرەوەنەوە بنوێست یا ربی یا الله ئێبرا بێجارێ تو چ دوژی سرودێکی بدەنگی خۆیتەوە بەڵێ من بێجگە لە بانگدان سرودیش دەڵێم لەگەڵ مامۆستا ڕێبوار لە گروپی ڕیتمی هەولێرم شەوانە بەشداری کۆمەڵک چالاکی و ئیڤێنت و ساڵەژی بەڵێ بەڵێ ئەو ساڵە مامۆستا ڕێبوار ماشاءالله ئیبداعی کرد الله ما شاء الله ئەوە بێ مجامەلە ماشاءالله لێ ناتوانم زۆر بەشداری بکەم لە بەڵێ ئێپا مادەم veri lag هدايا ئینشاءالله سرودێکی پێشکەش دەکەین يا الله قرون پر لازم زامم گرانا دوای دردکم پیغمبر جانا ای دوای دردکم ولا مدینه ولا روزك قال مينا هيدا وايدر داكا ولا مدينة ولا روزك طال مينا رسول فرموي أدعي بلال جان وبرحمي بوشنا يا الأمان رسول فرموي أدعي بلال جان وبرحمي بونا يا الأمان كبانجي فرمو قش خلقشي قريان بيريان هاتوا اي بيغمبر جان كبانجي فرمو قش خلقشي قريان بيريان هاتوا اي بيغمبر جان حوشاي مدينة دايم پر نورا سنكا پیغمبر لوي حضورا حوشاي مدينة دايم پر نورا سنكا پیغمبر لوي حضورا شتا قد داقري لدردي دوري مگر خدا خوي خدا صبوري شتا قد داقري مگر دوري مگر خدا خوي بدا صبوري الله الله درون پر لازم زامم گرانا دوای دردکا پیغمبر جانا ای دوای دردکا ولا مدینه ولا روزك قال
أي بارك الله فيك وي إن الله شاء خدش الله رزقي فيكم إن شاء الله وي بدن قهر هبت يا رب سلامات يا رب زور سباس برو طبعا. هم ناين انتو بين اخو بعدين اكي جارا قوتي خوش قوتن قرآن خوشه في جاري برای من قلت باش دار بد تفسير قرآن بيروز بدنجي تايبت وشبت بيروزن اما سورة القدر دنجي تي يلا. تايبت وبدنجي برای من تايبت تفسير إنا كو ما أنزلناه في باشا يا الله يا ونعم يا الله برو إن شاء الله نعمت هذا قرآن الفريج براك نعمت خديها قلت له موبايلي يلا. نعمت خديها نعمة تاخذ نعمة تاخذ آه يا الله يا خداي حقي بين تصندق بين صوت النوت يا الله يا حي يا قيوم آية زور باش صرت سوا يلا. اگر جناب حاضري حاضر يلا حاضرة بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندە و میهرەبان بناوي ئەو خدایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەییە أنزلناه في ليلة القدر ئێمە بەڕاستی قورئانمان دابەزاندۆتە خوارەوە لە شەوەیەکی بەفەڕ و ڕێزداردا وما أدراك ما ليلة القدر جا تۆ چوزانی شەوی بەفەڕ کامەیە و چ خێر و بەرەکەتێکە ليلة القدر خير من 1000 شهر شەوی قەدری بەڕێز لە 1000 مانگ ڕێزدار و خێردارترە واتە پاداشتی عیبادەت و خواپەرستی ئەو شەوە بێ سنوورە تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر لەو شەوەدا فریشتەکان کە جوبرەئیلیشیان لەگەڵدایە دادەبەزن لەسەر ڕوخسەت و مۆڵەتی پەروەردگاریان بە جۆرەها فرمان و کار بەتایبەت بۆ سەردانی خواپەرستان بۆ سەردانی مزگەوتەکان بۆ گوێگرتن لە قورئان و هەتا دوایی سلام هي حتى مطلع الفجر ئەو شەوە ئاسوودەیی و ئاشتی و هێمنی و ڕەحمەت و میهرەبانیە هەتا کاتی بەرەبەیان صدق الله العظيم أي ما شاء الله إن شاء الله خذ الشرازي وي خذ خراب دەی لەگەڵ چ سوورەتێک حەز لێ بس بين بردود بين دەی سورة إبراهيم ويكاتي كوركي کافمانەوێ ڕۆژەخین محەممەد نا سورة إبراهيم خوش سوورەتی ئیبراهیم ئاەتی چەند مؤمنون شعراء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء ئاەتی چەندە صوبوا بياتي وخينا الحمد لله الذي ئاەتی چەند الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وهب لي يعني ئاەتی 39 هەتا چەند دەرێ حتى ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب يعني هەتا 41 دوو ئاەت زور ئەو جەلۆ تەواو ناکەی ولا تحسبن الله غافلا باشە هەتا 42 أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بەناوی خودای گەورە و میهرەبان
بەناوی ئەو خودایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەییە. الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء. سپاس و ستایش بۆ ئەو خودایەی کە لە تەمەنی پیریدا ئیسماعیل و ئیسحاقی پێبەخشیم، بەڕاستی پەروەردگارم بیسەری دوعا و نزایە. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء. پەروەردگارە خۆم و نەوەکانم بجێڕە لەو کەسانەی کە ئەنجام دەری نوێژ بین بە تاچی. پەروەردگارە دوعا و نزام گیرا بکە. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. پەروەردگارە لە خۆم و دایک و باوکم و ئیمانداران خۆش ببە لەو ڕۆژەدا کە لێپرسینەوە بەرپا دەبێت. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. ئەی پێغەمبەر، ئەی ئیماندار، وا گومان مەبە کە خوددا بێئاگایە لەو کار و کردەوەی ستەمکاران دەیکەن. بەڕاستی خوددا سزاکەیان دوا دەخات بۆ ڕۆژێک کە چاوەکانیان تێیدا ئەبڵق دەبن. جاری واش هەیە هەر لە دنیادا ستەمکاران ڕیسوا دەکات و تۆڵەیان لێدەسێنێت. جزاك الله خير. هي رحمة التودي بوبتي يا رب. زياتر أي بارك الله فيك. وستي حضرت إبراهيم عليه السلام خوش ثماني بيري طبعا وأخواي قورا كرم ولطفي كل أوان إيكوات ساورين إن شاء الله أخواي قورا أولادي الصالح يعني بيبخش. اللهم آمين. اللهم حضرت آمين. إبراهيم وهذا اللي خوشك. اللهم آمين. برا 5 دقيقة يتمين. بله. بجا أسحس كم هين ريك كفن بين خدا بجا كا تكبيرات مناجات سرودة كده بيك وبيجن أو آياته ما مستوي. والله محزكم لقى ما مستوي سرودة شبيك والله. سرودة كبيك وبيجن. سرودة شيء عرفاني لو الرجا والرويش تورا ودلي من ما مستوي خوش دلي. رويش تورا ودلي. باوي. برا ريك كفن. خد لسر سريعة. نا يعني هذا لو سريع. ايش تبي بزين تتكلم؟ ضلنا خوشي دردي هزدان جاني جانان مرام بخم. باش يا جام دي خاطر أخو خازن ويادي. إن شاء الله. يلا. يلا. دبرا. بخواي قورة هند سبيرين خواي قورة طاعة وعبادتي أمانجا أو الرابردو يعني تروجان وشواني الرابردو هم قبول كربيت مانجي رمضان وأمشوا شواني دات وشتا دقات الزجن إن شاء الله همولايك بر فرو بيروزي كان شوي قدر بكون دعاء خيرش بو إما بكن دبير ما نكن دعاء وهاري كاريا هفدو وماجيش بيرنا كنو السلام عليكم ورحمة الله وبركاته. عيد الخاشي دردي دراني زين علم ورايا عيد الخاشي دردي دراني زين علم ورايا لذلت عزاق وهنا وهايتا
لذلة ذرق وهلا ما يتعب ولا هركسك هاتو وتي من عاشق بيروى مكايا هركسك هاتو وتي من عاشق بيروى مكايا عاشقي رويتم محمد تير باران مكايا عاشقي رويتم محمد تير باران مكايا قلك بريش وزر